لە پشت دەرگا داخراوەکان بۆچی پۆلیس قایش و قەیتان لە تۆمەتبار وەردەگرێت؟ کاتێک مرۆڤ بە هەر تۆمەتێک لەلایەن پۆلیسەوە دەستگیر دەکرێت و پێدەنێتە ناو زیندانی پۆلیس، یەکەم یاسا کە بەسەریدا جێبەجێ دەکرێت وەرگرتنی ئەو کەلوپەلانەیە کە دەکرێت ببنە مەترسی بۆ سەر ژیانی، وەک قایشی پانتۆڵ، قەیتانی پێڵاو، کاتژمێر و تەنانەت مەستیلەی پەنجەکانیش. بە گوێرەی مادەی 81 لە یاسای بنەماکانی دادگاییکردنی سزای عێراقی ژمارە 23 ساڵی 1970 هێزەکانی پۆلیس دەسەڵاتی تەواویان هەیە لە کاتی دەستگیرکردنی هەر کەسێکدا پشکنینی بۆ بکەن. یاساکە دەڵێت دەبێت دەست بەسەر هەر شتێکدا بگیرێت کە تۆمەتبار وەک کەرەستەیەک بۆ ڕاکردن، بەرەنگار بوونەوە یان ئازاردانی خۆی و دەوروبەری بەکاری بهێنێت. توێژینەوە دەروونەکان دەری دەخەن کە خولەکە یەکەمەکانی دەست بەسەرکردن قورسترین کاتن بۆ سەردۆخی دەرونی تۆمەتبار. پاڵەپەستۆی توندی دەرونی و ترسی داهاتوو ڕەنگە وای لێ بکات بیر لە خۆکوشتن بکاتەوە. لێرەدا قەیتانێکی پێڵاو یان قایشێکی پانتۆڵ دەبنە مەترسیدارترین ئەمراز بۆ خۆخنکاندن و لێواری تیژی کاتژمێر یان مستیلەیەکیش دەبنە هۆی بڕینی دەمارەکان. هەر لەبەر ئەمەیە هەموو ئەو کەلوپەلانە لە تۆمەتبار وەردەگیرێت تا ژیانی پارێزراو بێت. یاسا لە کاتێکدا کە ئەرکی سزادانی هەیە، هاوکات بەرپرسیارەتی پاراستنی گیانی تۆمەتبارەکەشی لەسەر شانە، تەنانەت ئەگەر مەترسیەکە لەلایەن خودی تۆمەتبارەکەەوە بێت بۆ سەر ژیانی خۆی. لەبەر ئەمەیە یاساناسان و تەنانەت چالاکوانان هەمیشە بە چاوی گومانەوە لەو ڕووداوی مردن یان گیان لە دەستدانانە دەڕوانن کە لە زیندانەکانی پۆلیس یان هەر دامەزراوەیەکی دیکەی ئەمنیدا ڕوودەدەن.